ئەوانەی لێرە کار دەکەن تیمی بیانین هەزاران کیلۆمەتریان بڕیوە و لەو زەویەدا کاری کنە و پشکنین بۆ ناوچە شوێنەوەریەکانی قەزای پشدەر دەکەن. زانکۆی میونشنی ئەڵمانیا سەرپەرشتی ئەم ناوچەیە دەکات و بە دوای شوێنەوارە مێژوویەکانی ناوچەکەدا دەگەڕێت. بە وتەی یانوشا کرێپنەر کە توێژەرێکی بواری شوێنەوارناسیە، ئەوان لەبەر ئەوە ناوچەی پشدەریان هەڵبژاردووە چونکە شوێنەواری دێرینی تێدایە. ئێمە بۆیە ئێرەمان هەڵبژاردووە چونکە ناوچەیەکی گرنگی شوێنەواریە. ئەم شوێنە دەکەوێتە نێوان وڵاتی ئێران و هەرێمی کوردستان. لێرە ئاشوریەکان تێیدا ژیاون. ئەوانەی لێرە بوون خەڵکی ئاسایی بوون و لە پادشاکان پێک نهاتوون. ئێمە دەمانەوێت بزانین چۆن ژیاون و چیان بەکارێنەوە. لە درێژەی گەڕان و پشکنینەکاندا پارچەیەک خەڵوزمان دۆزیوەتەوە کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 2800 ساڵ پێش ئێستا. تیمە ئەڵمانیەکە لە ناوچەی گردی بازار لە نزیک گوندی نورەدین لە پشدەر دەستیان کردو بە پشکنین و دووەم جاریانە دێنە ناوچەکە. لە درێژەی گەڕان و پشکنینەکانیشیاندا ژمارەیە کەلوپەلی مێژوویان دۆزیوەتەوە کە مێژوەکان دەگەڕێتەوە بۆ 2800 ساڵ لەمەوبەر. تیمەکە لە دوای تەوابوونی کارەکەیان و گەڕانەوەیان بۆ ئەڵمانیا توێژینەوە لەسەر کەلوپەلە دۆزراوەکانی ناوچەکە دەکەن. تیمێکی زانکۆی میونخی ئەڵمانیا لە قەزای پشدەر لە گردی بازار کاری هەڵکۆڵین بۆ ئەم ناوچە شوێنەواریە دەکات کە ژمارەیە کەلوپەل و پارچەی شوێنەواری لەم گردە دۆزیێتەوە کە مێژوەکان دەگەڕێتەوە بە سەردەمی ئاشوریەکان و لە پاڵ ئەمانشدا کۆمەڵێک پارچەی تر دۆزراوەتەوە کە تا ئێستا دەرناکەوێ ئایا ئەم پارچانە پارچەی شوێنەوارین کە لەم سنوورە خەڵکی ئەم سنوورە خۆیان بەکارهێناوە یاخود دەگەڕێتەوە بە سەردەمی ئاشوریەکان و هاو سەردەمە لەگەڵوان. بەپێی سەرچاوە مێژوویەکان ئەو خەڵکانەی لێرە ژیاون خەڵکی ناوچەکە بوون و لە سەردەمی ئاشوری نوێدا ژیاون. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین زیاتر لە 350 ناوچەی شوێنەواری لەلایەن بەڕێوەبەراتی شوێنەواری ڕاپەڕینەوە تۆمار کراون. بڕیاریشە ژمارەیەک زانکۆی دیکە کە پێکاتون لە زانکۆکانی دانیمارک و بەریتانیا و هەنگاریا و ئەڵمانیا بێنە ناوچەکە و ئەوانیش توێژینەوە لەسەر شوێنەوارە مێژوویەکان بکەن. هەنگاو مەحەمەد NRT قەزای